الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی خۆشەویست، پێم خۆشە ئەم جاریان باسی بابەتێک بکەم کەوا زۆر گرنگە لەناو مسلماناندا، بابەتێک کە ئەیبینی زۆربەی مسلمانان لەم بابەتەیە تووشی تاوان بوون. ئەم بابەتە گرنگی کە ئەمانەیە باسی بکەین، ئەمیش بریتیە لە سوێند خواردن بە غەیری خوای پەروەردیگار. سوێند خواردن بە غەیری خوای پەروەردیگار تاوانێکی زۆر گەورەیە مسلمانان وریای بین. خوای پەروەردیگار لە قورئانە پیرۆزەکەیدا فێرمان دەکا ئەگەر سوێندمان خوارد تەنها بەخوا سوێند بخۆین. کاتێک موشتیگەکانی شاری مەکە دەیانوت ئێمە بمرین و دوای مردنمان زیندوو ناکرێنەوە، خوای گەورە فەرمووی قل بەلا وەڕەبی لەتوبعەثون، ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەڵام پێیان بڵێ سوێند بە پەروەردیگارم زیندوو ئەکرێنەوە. وەڕەبی لەتوبعەثون، بە پەروەردیگارم زیندوو ئەکرێنەوە. کەواتە سوێند خواردن تەنها ئەبێ بە خوای پەروەردیگار بێ. هەر کەسێک سوێند بخوە بە غەیری خوای پەروەردیگار ئەوە شەریکی لە بەخوای گەورە بڕیارداوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ من حلف بغير الله فقد كفر أو أشرك. هر کەسێک سوێند بخوا بە غەیری خوای پەروەردیگار ئەوە کوفری کردووە و شەریکی لە بەخوای گەورە بڕیارداوە. ئەبێ وریابێ مسلمان سوێند بە غەیری خوای پەروەردیگار نەخۆی. ئەگەر سوێند بە غەیری خوای پەروەردیگار بخۆی ئەوە شەریکت لە بەخوای گەورە بڕیارداوە. یان سوێند دەخۆی سوێند بەخوا بخۆ یان بێدەنگ بە. پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام من كان حالفا فليحلف بالله أو ليصمت. هر کەسێک سوێندی خوارد با تەنها بەخوای گەورە سوێند بخۆ یان بێدەنگ بێ. ئەگەر سوێند خوا تەنها بەخوای پەروەردیگار سوێند بخۆ، سوێند بە غەیری خوای پەروەردیگار مەخۆ. زانای پایەبەرز شێخ محەممەد جەمیل زین ڕەحمەتی خوای گەورەی لێبی لە کتێبی العەقیدە ئیسلامیە ئەفەرمێ ئەنە الشرك الأصغر من كبائر الذنوب. دەفەرمێ بە تاکید سوێند خواردن بە غەیری خوای پەروەردیگار کە شرکێکی بچووکە دەفەرمێ لە تاوانە هەرە گەورەکانە. مسلمان ئەبێ وریابێ، مسلمان ئەبێ ئاگادار بێ سوێند بە غەیری خوای پەروەردیگار نەخوا. ئەگەر سوێند خوارد تەنها بەخوا سوێند بخۆ، سوێند بە غەیری خوای گەورە بخۆی ئەوە شەریک لە بەخوا بڕیارداوە. بۆیە ئەمڕۆ ئەیبینی بەداخەوە لە ناو مسلماناندا چەندەها کەس ئەبینی دانیشتووە لە مەجلیسەکاندا سوێند بە غەیری خوای گەورە ئەخوا. سوێند دەخوا بە برایەتی، سوێند دەخوا بە شەرەفی، بە ناموسی، بە تەلاقی، بە کەرامەتی، سوێند دەخوا بە باوکی، بە گۆڕی باوکی، بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بە کەعبەی پیرۆز. ئەوانە هیچی سوێندی پێ ناخورێ. سوێند تەنها بە خوای پەروەردیگار ئەخورێ. سوێند بخۆی لە غەیری خوای پەروەردیگار ئەوە دڵنیا بە شەریک لە بەخوای گەورە بڕیارداوە. بۆ نمونە ئەگەر نمونەیەک بهێنینەوە، ئەو کەسانەی کەوا سوێند دەخۆن بە غەیری خوای پەروەردیگار با بزانن ئەو هەموو سوێندەی کە دەخۆن لە ژیانتاندا، ئەو هەموو سوێندەی کە دەخۆن لە تەمەنتاندا، ئەو هەموو سوێند خواردنە بە غەیری خوای پەروەردیگارە لەسەرتان کەڵەکە ئەبێ و کۆ ئەبێتەوە لە ڕۆژە قیامەتدا وەکو شاخێکی گەورەی دیدی. ئەگە سەیریکەی ئەم شاخە گەورە یان شوێنێکی گەورە یان خانوویەکی بەرز یان ڤێلایەک سەیر ئەەکەی هەمووی لە خشتی بچووک و لە بلۆکی بچووک پێک هاتووە، ئەو سوێندەش تۆ بە غەیری خوای پەروەردیگار ئەیخۆی ئەوە هەمووی لەسەرت کۆ ئەبێتەوە گەورە ئەبێت لە ڕۆژە قیامەتدا پەنا بەخوای گەورە ماڵت کاوەدە. پێش ئەوەی لە ڕۆژە قیامەتدا سوێند خواردنمان بە غەیری خوای پەروەردیگار ببێتە هۆی ماڵ کاولیمان، با لە دنیادا وریابین سوێند بە غەیری خوای پەروەردیگار نەخۆین. با لە دنیادا وریابین ئەگەر سوێندمان خوارد تەنها بە خوای گەورە سوێند بخۆین. تەنها خوای پەروەردیگار بۆ هەیە سوێند بە هەر شتێک بخوا ئەیخوا، بەڵام ئێمە بۆمان نییە ئەبێ تەنها بە زاتی خوای پەروەردیگار سوێند بخۆین. داواکاری نەخوای پەروەردیگار وامان لێ بکە ئەگەر سوێندمان خوارد تەنها بە زاتی خوای پەروەردیگار سوێند بخۆین. خوای پەروەردیگار لەگەڵ یەکتاپەرستان بمانژێنێ، لەگەڵ یەکتاپەرستان بمان برێنێ، لە ڕۆژی قیامەتیشدا لەگەڵ یەکتاپەرستان زیندوومان کاتەوە. الحمد لله وصلى الله وسلم على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.